بۆیە مەندووبی سامی، بۆیە کۆکس یان مسس بیل یان لۆنگریک یان جەنەڕاڵ های یان مێجەرسۆن یان ئەوانەی تر هەر یەکێک لەوانەی کە لە واقعی عێراق و کوردستانە جم و جوڵیانە کرد لەو کۆنگرەی قاهیرە بووبوون بە تەوەرێکی بەرامبەر تەوەرەکەی چەرچڵ، بووبوون بە تەوەری دووەم. پێرسی کۆکس کە مەندووبی سامی ئینگلیز بوو لە عێراق لەگەڵ ئەو فەرمانبەرانی کە لەگەڵیا بوون ئەیانوت دەوڵەت بۆ کورد دروستکردن هەڵەیە، چونکە یەکەم ئەیانوت سروشتی جوگرافیایی عێراق ناتوانرێ بەرگری لە عێراق بکرێ ئەگەر چیای کوردستان لە باکوور و ڕۆژهەڵات و نەخرێتە سەر عێراق. لەبەرەوە ئەوان دیدیان وابوو ئەیانوت وەک چۆن باخێک کە دروستی ئەەکەی لە دەشتێکە پێویستە پەرژینێکی بەهێزی بۆ دروست بکەی، عێراقێک ئێمە دروستمان کردووە لە بەغدا، عێراقی عەرەب پەرژینێکی بەهێزمان پێویستە لە باکوورەوە بەرامبەر بە تورکەکان و هەروەها لە ڕۆژهەڵاتی شۆ بەرامبەر هەر نفوزێکی تری ڕووس یان بەلشەفیەکانە گەربێن وەکو جارانی ترکە هاتبوون بەرەو سلێمانی و ڕەواندز و خانەقین و ئەوانەش، ئێمە پێویستیمان بەو چیایانەی کوردستانە بۆمان ببن بە پەرژین. کوردستان بۆ خۆی هیچ واریداتێکی وای نییە و شاخ و چێوە، هەرجەی تەمەڕود و یاخیبوونی ئەو خەڵکەیە، بەڵام هێنانی ئەو ویلایەتی مووسڵ بۆ سەر بەغدا و ئەبێتە پەرژینێکی چیا مەحکەم بە کورد و بە کوردستانەوە بە مێژوو شۆڕش و خەڵک و خاک و چیاکانەوە ئەبن بە پەرژینی دەوڵەتە عەرەبیەکەی کە دروستمان کردو بۆ مەلیک فەیسەڵ بەرژەوەندی ئێمە زیاترە پارێزرێت. لەبەرەوە سروشتی جوگرافیایی عێراق بۆ ئێمە مهمە کە کوردستانی بخرێتە سەر. مسس بیل ئەیوت دەنا هەر هەموو عێراق لە بەردەستی تورکیا ئەبێ، چونکە زۆر بە ئاسانی ئەتوانێ لە چیاکانی کوردستان ئەگەر کورد کەسب کا بۆ خۆی داخزێتە خوارەوە هەتاکو بەسڕ ئەتوانێ بێت و طبعا یەکتریشیان زیاترە ترسان تەرەفی چەرچڵیان زیاترە ترسانیانود ئەو کاتە تورکەکان نەک ئەوەندەی نەوتی مووسڵیانەکەوێتە بەردەست، نەک ئەوەندەی حکوومەتی مەلیک فەیسەڵ لە بەغدا خەنە مەترسیەوە، ئەو کاتە دێن بەرەو مەترسی گەورە ڕووەکاتە نەوتەکەی باشووری ئێرانیش. هەروەها ئەیانوت ئەگەر کوردستانی باشوور نەخرێتە سەر عێراق نەوتی مووسڵ ئەکەوێتەوە دەست تورکیا و ئەو کاتە تورکیا ئەتوانێ ویلایەتی مووسڵ هەمووی کەسب کە کوردەکان سەر لە نوێ ئەلکێنێتەوە بە تورکیا و نفوزێکی گەورەتری کوردی دروستە بێ لەوانەیە ویلایەتێکی کوردی ئەم جارە سەر لە نوێ دروست بێتەوە وەکو زمانی سوڵتان عەبدولحەمید و ئیمارەتە کوردەکان ئەو کاتە ئەبەدەن لە بەرژەوەندی ئینگلیز نایەتەوە. هەروەها ئەیانوت ئەگەر تورکیا ویلایەتی مووسڵ و کوردەکان لە خۆ بگرێ ئەو کاتە هەموو نەوتی ئەو ناوچانە ئەکەوێتە بەردەستی و دێتەوە زەرەرێکی گەورە ئەداتەوە لە نەوتی باشووری ئێران. طبعا ئەمەش بە تەفسیل مسس بیل کە مەشهورە طبعا ئافرەتێکە کتێبێکی هەیە هەر ناوی لیدی بیل بە ناوی پێرسۆنەڵ پیپەرز یعنی ئەوراقی شەخصیە وەکو شتێکی ئاوا. لەو کتێبەیە تەمان بە تەفسیل باسی ئەو مەترسیانە هەمووی ئەکا و گەورەتریە کاکە بە راپۆرت ئەیداتەوە بە ئینگلیزەکان بە چەرچڵ و بە ئیمپراتۆریەتی بەریتانی بۆ ئەوی لەلایەن گەورەتر کاکە بیر لەوە نەکەنەوە کورد بۆ خۆی بکەن بە دەوڵەت و لە هەمان کاتیشا واش بێ کە ئێمە ئەتوانین ئیسارەشیان نەکەین، دەستێکی پیاوانە بەسەریانە بێنین هێدیان بکەینەوە ئەوانش خۆش باوەڕ و ساویلکەن ئەشێ باوەڕمان پێ بکەن، هەروەکو کە ئێستاش سەرکردەکانی کورد هەروە خۆش باوەڕ و ساویلکەن بە وعدانەی کە پۆل برێمەر داوێتی دوایش لە کتێبەکەیە گاڵتە حتا بەسەر و سیمای مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی ئەکاتەوە. هەروەها تەوەری دووەم کە بەرامبەر بە چەرچڵ وەستا بوونەوە ئەیانوت قەومیەکانی عەرەب لە بەغدا بەرهەڵسکاربوونی حکومەتێکی کوردی لە خۆ ئەگرن، چونکە ئەو کاتە دژی ئەو حکومەتە کوردی ئەبنەوە، چونکە ئەیانوت ئەو حکومەتە کوردیە کە لە باکوورا دروست ببێ ئەبێ بە کوتەچێک بەدەست ئینگلیزەکانەوە هەر وەختێک بیانەوە هەڕەشە لە ئێمە بکەن ئەو حکومەتە کوردیە ئەو دەوڵەتە کوردیە وا ئەکا کەوا هێرش بێنێ بەرەو بەغدا کە دەشتە و هیچ کەسی هیچ شتێکی تر ڕای ناگرێتەوە. ئەو کات ئەوەش ئەو کاتە هەڵوێستیان ئەوانیش لەوە ئەترسان وەکو قەومیەکان
ئەیانوو کەوابوو ئەو دەوڵەتە کوردی ئەگەر موافقە ئێمەش ڕازی بین. ئەمە طبعا هەر قسەی میسس بیل و جەماعەتەکەی تریانە کە بەرامبەر چەرچڵیان کردەوە. ئەن قەومی عەرەبیەکانیش ئاخر لەوە ترساون ئەگەر ئێمە کورد بکەین بە دەوڵەتێک دوایی ئەم دەوڵەتە ئەشێ ڕۆژە لە ڕۆژان بێتە خوارە بەسەر بەغدایە و ئەو دەوڵەتە لە خۆبورێ یابی ڕوخێنێتەوە، چونکە قەومی عەرەبیەکانیش دیسان لەو ئاترسن کە کورد ببێ بە دەوڵەتێک. طبعا ئەوەش بە تاکید هەر بۆ گەورەکردنی ئەوە بوو کە ئەوان بەو شێوەیە ئەترسن. ئەمەش طبعا لەو نامانەیە هاتووە کە لە کۆکس نووسیوێتیەوە بۆ چەرچڵ لە 21 حوزەیرانی 1920 کە تەلێگرافی ژمارە 201 لە وەسائقی بەریتانیا. دیسان خاڵێکی تری تەوەری دوو هەم بەرامبەر چەرچڵ وەستا بوون ئەوانەی کە ئەیانوت دەوڵەتی کوردی باش نییە دروست ببێ. ئەیانوت مەلیک فەیسەڵ دوو دڵە لەوەی کە حکومەتێکی کوردی قبولکە، ناوێرێ قبولیکە، ناتوانێت قبولیکە بڵێ باش دێ ئەوە من موافقم بۆ ئەوەی کە دەوڵەتێکی کوردی دروست ببێت، چونکە هەڵوێستی لای قەومی عەرەبیەکان زەعیفە بێ و کاتەڵەن تۆ چۆن دەوڵەتێکی عەرەبی دروستەکەی، چۆن قەومیەکی کورد عەرەبیت، بەڵام لە هەمان کاتە ڕێداوە تەئیدی ئەوەکەی دەوڵەتێکی کوردی لەم پەنایی ئێمە بەو شێوە دروست بێ لەبەرەوە هەڵوێستی لاوازە بێ. ئەم قسەیەش طبعاً هەمویان ئەدایە بە گوێی چەرچڵا بۆ ئەوەی کە تۆ مەلیک فەیسەڵت دێناوە بێ بە قووەتی کەی نەک زەعیفی کەی، کە مادام مەلیک فەیسەڵیش بۆ خۆیت مەترسی لەمە هەیە پێویستە ئاگادار بین لەوەی ئەو زەعیف نەکەینەوە بۆ کوردەکان. خاڵێکی تر ئەیانوت بۆ بەرهەڵستی بەلشەفیەکان کورد وەلای کورد بەینەبەینە متەذەبذبە، شتێکی نەگۆڕ نییە. پەیوەندیان پێشتر بە ڕووسەوە کردووە، پەیوەندیان بە تورکەوە کردوتەوە، پەیوەندیان بە ئێرانەوە کردوتەوە، لەبەرەوە ئەم کوردانە لێرە لەقن. عەرەب باشترە بۆ ئێمە بسڵحێ، باشتریشن ئەو کاتە کە پشتیان بگرین کوتلەی نەتەوایەتی عەرەبی بۆ خۆیان بە قووەتر دروست بکەن، ڕێ لە بەلشەفیە ئومەمیەکە ئەتوانێ بگرێ. کوردەکان ئەو ڕۆڵە ناتوانن بەو شێوە بە قووەتە ببین وەکو کە عەرەبەکان ئەیبینن. ئەوەش طبعاً بە هەمان شێوە حکومەتی خۆیان بەو شێوێ پێ ئەترسانەوە. پەرسی کۆکس دیسان ئیزافە لەسەر ئەوە ئەیوت کورد لە توانایاندا نییە حکومێکی سەربەخۆ بگرنە دەست، بتوانن ئیدارەیەک بۆ خۆیان ببن بەڕێوە، چکە لە ناو خۆیانە زۆر دووبەرەکین، زۆر تەفرەقەیان تایە، لە بەرامبەریشە هەستی نەتەوایەتیان زۆر تونند و تۆڵ نییە. طبعاً ئەمە لە کتێبەکەی لۆنگریکیشە بە هەمان شێوە هاتووە کە هەمان شێوە ئەویش باسی ئەوە کاکە کتێبێکە بە ناوی Events in کوردستان لە مجلدی یەکەمە باسی کۆمەڵی وەسائق کاتەوە، ئەویش تەلێگرافی ژمارە 257 کە لە 1 تەمموزی 1920 نووسراوە، ئەویش باسی ئەوە کاتەوە. لۆنگریکیش نامەیە گەنێرێتەوە بۆ چەرچڵ هەر لەو وەسائقانەیە هەیە کە باس لەوە کاتەوە ئەڵێ هەستی نەتەوایەتیان تونند و تۆڵنی ئەوان ناشێ دەوڵەتێکی مرکزیان بۆ دروست بکرێت. هەروەها میسس بیل دیسان ئەڵێ لە نامەیەک ئەم نامێش هەر دیسان مهمە، ئەڵێ هەر پرۆژەیەکی کوردستانی سربەخۆ دروست بکرێ، یعنی هەر پرۆژەیەکی ئینگلیز هەوڵ بدا بۆ ئەوی کوردستانێکی سربەخۆ دروست بکە فاشیلە، چونکە کوردەکان گەمژەن دڕندەن. لە کوردستان هەموو کەس دژی هەموو کەسە، ئیتر چۆن دەوڵەتیان بۆ پێک دێ. ئەمە هەر لە کتێبەکەی لیدی بیل کە بە ناوی پرسۆنال پیپرز مجلدی دووهەم لاپەڕە 134 باسە کاتۆ هەر بە ئینگلیزیە. ئەڵێ ئەوان کە هەمویان گەمژە و دڕندەن و لە کوردستانێکی ئاوایە کە هەموو کەسێک دژی هەموو کەسێکی تریتر چۆن دەوڵەتیان بۆ دروست دەکرێت. کەوابوو هەر پرۆژەیەک ئێمە تەقدیمی بکەین بۆ ئەوی کە دەوڵەتێکی کوردی سەربەخۆ دروست ببێ حتمەن فاشل دەرەچێت. لەبەرە تەماشاکەین تەوەری دووهەم کە بریتین لە پەرسی کۆکس و میسس بیل و مێجەرسۆن و لۆنگریک و مێجەر های و ئەوانەی ترکەل لە عێراقا کاریان کردووە، هەمویان دژ بە مەشروعی دروستبوونی دەوڵەتی کوردی بوون. ئەمەش ئەوەندەی تر ئینگلیزی لە پایتەختی خۆیان لە لەندەنە ئەترسان کە نەکەن هەنگاوی ئاوا هەڵێننەوە. ئەوانش بە طبیعەتی حاڵ دژ بە کوردەکان بوون، دۆستی هەندێک لە عەرەبەکان بوون، ئەیانتوانی لەم ڕێگایەوە ئەو نفوزەی خۆیان ببەنە پێشە. سەرنجامی ئەمەش گەیشتنە نەتیجەی ئەوە کە لە کۆنگرەکەی قاهێرە ئازاری 1921
بڕیار درا ئەو هەموو خاڵە هێنرایە پێشێ دەوڵەتێکی عەرەبی دروستەکرێت لە بەغدا مەلیک فەیسەڵی بۆ ئەهێنرێ 32 ملیۆنەکەمان بۆ دێتەوە سەرباز تەدریبی پێکرێ 8 سربیان ئەدرێتێ 8 سربی تیارەیان پێوترە سرب واتە 12 تیارە چۆن ئەڵێن دەرزەن بە تیارە وترە سرب وەکو پۆلە باڵندا 8 پۆل تیارەیان ئەدرێتێ ئەوەندەیان تەدریب پێکرێ 37 فرقە ئەکشێتەوە لەمە دای 10 ساڵە 4 فرقە ئەمێنێتەوە فەرمانبەرەکان مەشق بە عێراقیەکانەکەن هەتا سوپا پۆلیس دروستەکەن یەکەم جار میلیشیا دروستە بێت دوای ئەوە چەند ساڵێکی پێچە سوپای نظامی دروستە بێ ئیتر حکومەت دوای لە دێ سوپایە بێ احتیما دەکاتەوە سەرخۆی ئەمە هەمووی لەو بڕیارەی لەو کۆنگرێ 1920 قاهرەدا بۆ عەرەبەکان سڵحا و هاتە سەر و بوو بە بڕیار کەچی هی کوردی باسی کێشەی کورد لە کۆنگرەکە لە قاهرە دواخرا وتیان دوای قسەی لێ یەکەین و مادام کێشەکە ئێستا ئالۆزە دوای قسەی لێ یەکەین و هەروەکو چۆن ئێستا بە هەمان شێوە ئەو دەستە تەڕیان بجارێکیکە بە کووردا هێنایە وتیان باسی کەرکووک تەجیلکەنەوە بۆ وەختێکیکە تەطبیعی کەرکووک وەختێکی تر بۆ ئاساییکردنەوە باسی 140 بیخەنەوە دوایی تر جار بۆ جار بیخەنەوە دوایی بیخەنەوە هەروەها خودی هەرێمەکەش تۆ لە خۆشیە هەڵە پەڕی و ناوت ناوە عێراقی فیدرال کەس پێی ناڵێ عێراقی فیدرال تۆ بۆ خۆت پێڵێ عێراقی فیدرال بژ لە عێراقی دیموکراسی چ مەناعەتێکە خۆ کو باشە لە دیموکراسیم و ڕووسیای زەمانی ئەندرۆپۆفی ژەیوت دیموکراسین و سەدام حوسێنیش مەجلسی هەبوو خەڵک انتخاباتیە کرد و تەشریعی تەنفیزی لە کوردستانە و هەمان هەمووشی دیکتاتۆر بوون دیموکراسی چییە ناوێکە بلکێ بە عێراقیا پێوەی نەلکێ لەبەرەوە ئەمەش دیسان کارتێکردنێکی زۆر سلبی هەبوو لەوەی کە کۆنگرەکەی قاهرە کێشەی کوردی دواخست کۆکس مەبەستی لە دواخستنەکەی ئەوە بوو کە حکومەتی عەرەبی عێراقی سەرپێی خۆی کەوێ ئەو کاتە کوردی باشوور وردە وردە لە مەدای 2 ساڵە هێدیەکرێنەوە تا حکومەتی مەرکەزی بەغدا بە قووەتە بێ دوایی ویلایەتی مووسڵ بە ئیتیفاق لەگەڵ تورکەکانە ئەگەنە نەتیجە کوردی باشوور تێهەڵکێشە کاتەوە ئەو کاتە لەگەڵ حکومەتی مەلیک فەیسەڵ ئەیانزانی ناچارکردنی کورد لەسەر لکان بە عێراقەوە کێشە دروست دەکات لەبەرە زوو تەمەڕوو دەکەنەوە ئەو کاتە وەکو هەموو شخصیەتی ئینفعالی کە لە چیا ئەژین یا لە سەحرا ئەژین چکە دائیمە ئەو کەسانی لە چیا و سەحران یاخیبوونیان ئاسانە زوو خۆیان بزرەکەن و زوو دەسەدەنەوە چەک و ئەتوانن شۆڕش زوو دروستکەنەوە ئینگلیزەکان ئەم شتانیان نەزانی لەبەر وەختەی لە سەرەتاوە هاتبوون لە 1990 گەیشت بوونە سلێمانی 1990 شێخ مەحموودی حەفید ئاڵای خۆی هەڵکرد و حکومەتی خۆی لە سلێمانی تشکیل کرد و سلێمانی کرد بە پایتەختی خۆی و پولی تەبع کرد گەیشتەوەی تەواو حکومەتی تشکیل کردووە بەرەو دەوڵەتێک هەنگاوێنێتەوە هەنگاوە لەبەرەوە ئەمان زوو پێک کێشران ئەو بەرژەوەندیانەوەکو باسمان کرد پێک کێشران ئەمان نیانەویست ئینگلیزەکان نیانەویست کە کوردەکان وا لێ بکەن دڕدۆنگ ببنەوە سەر لە نوێ ناڕەحەت ببنەوە دەست بدەنەوە چەک و یاخی ببنەوە چکە تورکەکان زۆر زوو ئەیان ئەتوانن بیان قۆزنەوە بۆیە بڕیار درا کە کوردستان هەر لە ژێر سەرپەرشتیارەتی ڕاستەوخۆی مەندووبی سامی بەریتانیادا بمێنێتەوە و سربەخۆی خۆشی بپارێزێ هەر لە عێراقا بێ یعنی نابێ بە دەوڵەت بەڵام ناژلکێنرێ بە بەغداوە لی بێخەم بن ئەمەش تەبعاً شتێکی زۆر گەورەیە کە ئەوان چۆن گەیشتنە ئەم نەتیجەیە دوایی ئێستا بۆمان دەرەکەوێت ئەو نامانەی کە لە نێوانی پێرسیکۆکس کە ناردوێتی مەندووبی سامی لە بەغداوە بۆ چەرچل وەزیری مستعمرات ئەوانەمان بۆ دەرەکەوێتەوە کە ئێستا مەندووبی سامی بۆ نمونە ئەڵێ لەو نامەیەیدا کە نووسیوێتیەوە بۆ چەرچل کە لە وەسائقی بەریتانی وەزارەتی خارجی بەریتانیا ژمارە 371 خەتمائیل 6346 تەلەگرافی ژمارە 201 نۆی حوزەیرانی 1921 لە کۆکس بۆ چەرچل نووسراوە هەروەها بە ناوی ئەدمنسترێتیڤ ڕاپۆرت ئۆن عێراق تەقریر راپۆرتی ئیداری دەربارەی عێراق لە ساڵی 1921 لاپەڕە حەوت و لە مەلەفی حەوتەمیشایە لەم وەسیقەیە پێرسی کۆکس بە چەرچل ئەڵێ بۆ کەمکردنەوەی مەترسی
لەوەی کە چەرچل تەرحی کردووە کە ئەیود ئەترسم کوردەکان و تورکەکان لێک نزیک ببنەوە، من وا ئەزانم بەرنامجێکی باشمان داڕشتووە کە توانای جاذبیەت و کەسبکردنی کوردەکانی زۆر باشتر هەیە ببێ بە هەموو لە جێی هەموو ئالتەرناتیڤێک جێی هەموو بەدیلێک بگرێتەوە کە تورکیا ئەیداتە پێشچاوی کوردەکان. ئێمە وا پێویستەکە بە پرۆژەیەک زۆر بەرفراوانتر تەماشای ئەوە بکەین کە بتوانین زۆرینەی کوردە قەومیەکان کە تەموحی ئەوان هەیە ببن بەشت ڕاکێشین بۆ خۆمان. ئەمە قسەکەی کۆکسە کە لێرەدا کۆتایی هات. چەرچلیش وەڵامی ئەداتەوە، ئەڵێ وا باسەکە تەمان کە ئەو بە تەواوی مقتەنیع قەناعەتی بەوە هەیە کە تورک و کوردەکان پێکەوە ئەسڵحێن ئەگەر هاتو ئێمە هەڵەیەکمان کرد. ئەڵێ من کە لە قاهرە گەڕامەوە انطباعێکی جیاوازم لەوەی کۆکس لەوەی تۆ بۆ دروست بوو. ڕەئیم تا ڕادەیەک پارسەنگ بوو دەربارەی سیاسەتمان لە کوردستانە. من ئەوەی لە بیر و زێهنمدا بوو ئەوە بوو کە دەوڵەتێکی سربەخۆ لە باشووری کوردستانە دروست ببێ بە بربەستێک لە نێوانی تورکیا و عێراقدا. ئەمەش قسەی چەرچلە کە وەسیقەی ژمارە وەزارەتی خارجی FO ژمارە 371 خەتمائیل 6346 تێلەگرافی ژمارە 196 21 حوزەیرانی 1921 چەرچل تو کۆکس لە چەرچلەوە نێرراوە بۆ پەرسی کۆکس کە مەندووبی سامی بوو لە بەغدا. هەروەها لە وەسیقەی وەزارەتی خارجی ژمارە 371 6397 لە تەلەگرافی ژمارە 503 23 سپتەمبەری 1923 لە کۆکسەوە کە هاتۆتۆ ئەمجارە بۆ چەرچل. ئەم وەسائقانە ئەوەمان پیشانە دەنەوە کە ئەوان یەک مەشروعی تایبەتیان بۆ کورد پێ نەبوو کە واضح بێن و کوردی لەسەر قەناعەت پێ بکەن و دابەمەزرێ. لە بەرامبەریشە ئەم دوو دید و تێڕوانینە جوداییان کە بەرامبەر بە یەکتر بۆ دروست بوو لە نێوانی سیاسەتمەدارانی گەورەی ئیمپراتۆریەتی بەریتانیای ئەو کاتە کە چەرچل سەرۆکایەتی دیبلۆماسیەتی ئەکرد لەگەڵ ئەوانەی کە لە ناوەوە بوون لە بەغدا مەندووبی سامی بوون یان لە سلێمانی وەک مێجەرسۆن یان لۆنگریگ لە کفری بوو یان جەنەڕاڵ های لە هەولێر بوو یا ئەوەی لە ویلایەتی مووسڵ بوون. ئەمانە ئەم دید و تێڕوانینیان عکس کردەوە. بەم دوو نامە گۆڕینەوەش ئەوەمان بۆ دەرەکەوێ کەوا بوو چەرچل ئەیویست ناوچەی کوردستان بکاتە قەڵغانی پاراستنی عێراقەکەی خۆیان لە ئێران و تورکیا. لە هەمان کاتیشا عێراق وا لێ بکە بتوانێ خۆی بەخێوکە و خزمەتی ئینگلیزاغاکەی خۆشیان بکاتەوە. مەلیک فەیسڵ بە هاوکاری هەندێک لە فەرمانبەرانی ئینگلیز توانی پرۆژەکە بەو ئاقارەدا ببا کە گوایە دەوڵەتێکی کوردی عێراق لە ڕێژەیەکی زۆری سونی مەحرومەکە. ئێمە ئەگەر چوار پەنجەمان یەک خەین بڵین ئەمە دانیشتوانی ئەو کاتێ عێراق بووە، 3 پەنجەیان بریتین لەمانە، 2 پەنجە 2 ڕێژەیان شیعە بوون لە عێراقی ئەو کاتە، 1 پەنجە 1 ڕێژەیان سونی بوون، سونی عەرەب. ئەو کاتە ویلایەتی مووسڵ کە کوردەکانیان لکاندووە بە عێراق و بۆ ئەوەی تەوازونێک پارسەنگێک دروست ببێت لە نێوانی نیو شیعە و نیو سونی، نیو سونیەکەش نیوەی ڕبعێکی عەرەبە ڕبعێکی کوردە. لەبەر ئەوە بۆ کە ئاریش مەلیک فەیسڵ هەوڵی ئەوە ئەدا ئەڵێ بۆ ئەوەی دەوڵەتێکی کورد ئەگەر دروست ببێ عێراق لە ڕێژەیەکی زۆری سونیەکان مەحرومەکە، ئەو کاتەش زۆر ئەستەمە منی فەیسڵی سونی بتوانم حکمی زۆرینەیەکی شیعە لە پەرلەمان و لە عێراقا بتوانم بکەم. بەڵام مێجەر یۆنگ کە ئەم قسەی ڕەف زەکاتەوە ئەنجاتە سەیری کاروەکو چۆن ئێستا ئەمریکا لە ناڵەدا و لە بزمار هەروەکو کورد دەڵێ سونیە خاتە پێش شیعی پێ بترسێنە شیعە دێنێتە سەر حکم کوردی پێداخکە کورد بەرزەکاتەوە بۆی هەموو عەرەبی پێ بترسێنێ کوردەکا بە شتێک تورکیای پێ زەختێکی لەسەر تورکیا بۆ دروستە بێ تورکیا ناچارەکە لەولاوە بە شتێکی تر مەشغوڵێکە هەمویانەکاتەوە بە وەرەقە زەختێ وەک مجاهدین خەڵق لەسەر ئێران منەظەمەی بەدر و شیعەکانەکاتەوە بە وەرەقە زەختێک لەسەر
ئەمریکایەکان بۆ ڕێگادان بە پرۆژەی ئەتۆمیەکەی خۆیان و هەروەها لە دیبلۆماسی تا چونکە دڕچێکی شت دەستکەوێ بێ ئیسیفادەی لێ بکەی بۆ ئەو خەتە استراتیژیە سیاسی کە خۆت بەرنامەت بۆ کێشاوە لەبەرەوە ئەمانە هەمووی هێزن کەوتونەتەوە بەردەست مێجر یۆنگ ڕەفزی کرد کوردستان بخرێتە سەر عێراقی عەرەبی بەڵام لە هەمان کاتە وتی مەلیک فەیسەڵ کە لە لەندەن ئیمزای کرد کە عەرشی عێراقی بدەنێ لە هەمان کاتە پێشی وترا جۆ بگرن لە بزانە چەند مویمە لە هەمان کاتە پێشی وترا ئێمە بەڵێنمان داوی تێ قەومیەتی عەرەبی هان بدەیت و لە خۆی بگری نەک ئیمپریالیستی عەرەبی دروست بکەی ئەم دەقەی کە خوێندیشمەوە لە وەسیقەی وەزارەتی خارجی FO ژمارە 370 خەت مائیل 6369 تێلگرافی ژمارە 616 لە مستر HC هەردووکی بە کاپتەڵ تو SS کۆل لە ئۆکتۆبری لە 26 مانگی 1921 نووسراوە هەروە ئەویش باز لەوە کاتەوە لەو شوێنەکە ئەڵێن ئێڤنتس ئین کوردستان مجلدی یەکەم لە مێجر یۆنگ کە نووسیوێتی طبعا دەربارەی ئەوەی ئەو نووسیوێتی لە 24 ئۆکتۆبری 1920 نووسیوێتی ئەڵێ ئێمە بەڵێنمان داوی تێ قەومیەتی عەرەبیمان بۆ بگری و هانی دەیت و لە خۆی بگری نەک ئیمپریالیستی عەرەبی دروستکە یعنی تۆ تەموحی ئەوەت نەبێ بڕۆی کوردستان داگیرکە ئەوە ئیشی ئێمەیە لەتلەتکردن و پێکەوە لکان و پێکەوە نووسان و پێکەوە لە حیمکردنەوەی وڵاتان و میلەتان برانی بەڕاست پێتان شتێکی غەریب نەبێ هەموو جارەوەتان لەبەر چاو بێ وڵاتانی ئەفریقی 35 وڵاتی ئەفریقی دروستکرا بێ ئەوە یەک ئەفریقایی دانیشت بێ لە تەقسیمکردنی ئەم وڵاتانەیە بەشدار بوو بێ لە ڕەسم کێشانی خەریتەی هیچ سنوورێکا کە بەو دەوڵەتانە دروستکراوە آخر کوردی شێکێکە لەو قوربانیانەی کە بۆ خۆی نەیویست لە مەدای 100 ساڵە ڕاستی کاتەوە آخر سنووری نێوان ورمێ و بۆتان کە یەکی وەکو اسماعیل خانی سمکۆ شوکاک سەرپەرشتی هەردوو لایەنی ئەکرد ئەو سنوورە بۆچی رووسیا و ئینگلیزە 1970 بتوانن دروستیکەن لە 1911 زیاتر تەتەوری پێ بدەن لە 1914 بیکەن بە نێوانی ئێرانیەکان و تورکەکان لە 21 و 24 و هەروها تاکو بوو بە سنوورێکی نێودەوڵەتی لە نێوان کوردێکی ڕۆژهەڵاتی و کوردێکی باکووریا بەو شێوەیە بچەسپێکە بۆ حدودەی کە هیچ کەسێ ناتوانێت بازی بەسەرە هەڵداتەوە ئەمە بەڕاستی دۆڕاندنێکە لەوەی کە لە مەدای 100 ساڵە سنوورەکانیش دیسان دەستکاری نەکراونەتەوە لەلایەنی شۆڕژگەڕانی کوردەوە نەیانتوانیوە ئەو بەرمی لە چیمەندتوانێت کە شاخصی نێوان سنووری ئەو وڵاتە داگیرکەرانی کوردستانن بڕوخێننەوە کۆکس ئەڵێ لەگەڵ ئەوەشە ئێمە هەوری تەواومان داوە بۆ بەهێزکردنی مەلیک فەیسەڵ گوایە ئەو ئاوا بەرژەوەندی ئینگلیزە پارێزێ بەڵام لە هەمان کاتیشە ئەو نامانەی کە بۆ چەرچڵی بەو شێوەیە نووسیوە ئیطمئنانی ئەوەیە داتێک کە بێخەم بەیمە کوردەکانیشت بۆ گرین خەمیەوەت نەبێ بڵێ وڵات عیبە و بەڵێنمان پێداون چکە عیبەر لە سیاسەتی ئەوانە هەر نییە سەرنجامی ئەم مناقەشەیە هەستی پێکەین مناقەشە ناوەکیەکەی نێوانی چەرچڵ لەلایەک و کۆکس لەلایەکی تر ئەوان توانیان چەرچڵ قەناعەت پێ بکەن کە ڕای خۆی بۆ ڕای ئەمان بگۆڕێ بۆیە چەرچڵ دوای ئەم مناقەشە و ڕەد و بەدەلانە لە 25/1921 نامەیەکی نووسی کە کاری سەرەکی ئێستامان قایمکردنی حکوومەتی فەیسەڵە لە عێراق کێشەکانی تر لاوەکین ئەوانیش ئەمایان نەویست جاڵە بەڵام لە هەمان کاتە نابێ فەزڵی عەرەبەکان بدرێ بەسەر کوردەکانە بۆیە چەرچڵ فەرمانیدا بە مەندووبی سامی خۆیان کە نەخشەکان وا ڕاپەڕێنن کە بەهێزکردنی حکوومەتی فەیسەڵی تیابێ بەڵام لە هەمان کاتە دروستکردنی حکمی زاتیەکی بۆ کورتیابێ بۆ ماوەی 2 ساڵ چەرچڵ ئەیوت لە ماوەی 2 ساڵ ئەگەر هەر گۆڕانکاریەکی تر هات و پەیمانی سیڤەر هاتە پێشەوە چکە و کاتە هی لۆزان نەبوو کوردەکان مخەوەلەکەین لە نێوانی ئەوەی کە بەو دەوڵەتەوە بلکێن کە لە باکوورا بۆیان دروست بووە بە پێی پەیمانی سیڤەر یان ئەلکێنەوە بە حکوومەتی مەلیک فەیسەڵی عەرەبیەوە بەڵام مهم ئەوەیە حکمی فەیسەڵ قایم کرێ ئەم اختلافەی چەرچڵ کۆکس تەماشاکەین پێشتر هەر اختلافەکەی نێوانی کەرزۆن و وەلسنە کەرزۆنە و کاتە وەزیری خارجی بەریتانی بوو وەلسنش مەندووبی سامی بوو هەر لە عێراق لە ساڵی 1970 بۆ 1920 ئەو اختلافەی کە لە دید و تێڕوانینی ئەوانەی پێشووتریانە هەبوو لە هەمان شێوە بینیمان کە ئێستا لە نێوانی چەرچڵ و کۆکسا بە هەمان شێوەیە
دروست بۆتەوە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئینگلیزەکان سیاسەتێکی ڕوونیان دەربارەی کورد پێنە بۆ هەروکو چۆن ئەمریکایەکان ئێستا هیچ جۆرە سیاسەتێکی ڕوون و ئاشکرایان پێینێ بۆ بەرژەوەندی خۆیان هاتوون بۆ نەوت هاتوون بۆ ئەمنیەتی ئیسرائیل هاتوون کوردەکان خۆیان پێویستە ئەو قەرارە بدەن سنووری وڵاتانیان لە نێوانیاندا هەڵوەشێنەوە خۆیان قەواری خۆیان دروستکەن خۆیان پێویستە هەنگاوی وا گەورەتر بنن